بینەرانی عزیز ڕۆژهەڵات تیوی لە هەرکوێکن کات و ساتتان باش. ئەگەر لەبیرتان بێت لە ماوەی ڕابردوودا ئێمە بەڵێنی زنجیرە دیدارێکمان لەگەڵ بەڕێز کاک سەلاحەددینی مۆحتەدی سیمای سیاسی ناسراوی کوردستانی ڕۆژهەڵات بە بینەرانی خۆشەویستدا بۆ دیدارانە دووەڵقەی بەڕێوە چوو. ڕاستیەکەی ئەوەیە هەموو پارچەکانی کوردستانیش کۆبوونەوەی خوان هەیە بە جیا جگە لە کۆبوونەوەیکی گشتی. کوردی عێراق ئەوە وەختی خۆی بەرەی کوردستانیان دانا. کوردی تورکیەیە ئەو قسانە لەوێش هەیە، بەڵام کە لە عەمەل بپرسی بۆیە لە قسەوە دەرنەچۆ نەبووە کردەوەی سیاسی، چونکە یەک حیزب لەوێدا دەسەڵاتدارە. ئەگەر بڵێ وەرن حیزبەکان ڕێککەون ئەوەی بە ئیهانەت بەخۆی دەزانێ. کوردستانی ئێران لە هەمویان زەمینە ئامادەترە بۆ ئەم کارە. لە چه بوارەوە زەمینە ئامادەترە؟ یەک ئەوەیە لە بینی خواندا شەڕیان نییە حیزبەکان. لە کۆنگرەی نەتەوەییدا هیچ باسێک لە کوردستانی ئێران نەکرا. تەنانەت کە کوتیان چییە سەرکردایەتی دەکا، کاک مەسعود کوتی من لە باتی خۆم و لە باتی مام جەلالیش قسە لە باتی خۆم و لە باتی مام جەلال و لە باتی عەبدوڵڵا ئۆجەلانیش قسە دەکەم. ئەی باشە ئەوە سێ خۆت و مام جەلال و بەرەز ئۆجەلان. ئەی پارچەکەی تر کەس نابێت لەسەر ئەوە شەڕکە چێ یەکەم جار ئەو فکرەی هێناوە. تەجربەی چەندین جارە دەری دەخا کە ئێمە هێشتا نەک لە سەرحێکی نەتەوایەتیدا کار ناکەین، حتا لە سەرحی ناوچەشدا یەکتر ناگرینەوە. ئێمە ئێستاش لە حاڵەتی شەڕگەڕەک داین. حیزبێک بڵێ ئەمن نوێنەری تەواوی خەڵکم، نوێنەری تەواوی گەلم، کەس نوێنەری هەموو میلەت نییە. تەنانەت من ئومێدەوارم لە ناو شارەکانی کوردستان خەڵکی ژوورەوە زەخت لە حیزبەکان بکەن بۆی ئەو بەرنامەیان پێ جێبەجێ بکەن. خەڵکی ژوورەوە شەڕیان نێ لەگەڵ یەکتر و هەمووش لە ژێر ستەم و زوڵم و زۆری دەوڵەتی مەرکەزی دەناڵێنن. ئەوان چاکتر هەز بەوە دەکەن کە یەکگرتنەوە چەند شەرتە، چەند لازمە. ماناوە نێ پێم وابێ حیزبەکان هەر نایکەن و بە تەواوی مەئیوسم لێیان، بەڵام مانایەوەیە خەڵک ئامادە بن کە ئەگەر حیزبەکان نەیان کرد پاڵیاچیان پێوەنێن ئەوان وە پاش بدەن و بخوان بێنە پێش. دێنمەوە ئاستێکی گشتگیرتر لە کوردستاندا. من کاتی خۆی لێەوەم بیست کە پێتانوان نییە کۆنگرەی نەتەوەیی سەر بگرێت و خۆشتان بەشداری ناکەن. بەنسبەت ئەوە واتان بیر دەکردەوە دەکرێت پرسم هۆکارەکەی چی بوو؟ جا بۆ وا دەرنەچوو نەخێت چەمچی حیزب چەمچێکی زۆر پیرۆزە و پێشم شت نایە یا نەمبیستووە لە یەک قەڕنی ڕابردوودا هیچ خەباتێک بەبێ تەشەکولێکی حیزبی سەری گرت بێ و سەرکەوتوو بوو بێت.